والحضور في هذا الاجتماع الذي يخص لسر داواکاری محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق سبەی یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە دەچێت. بە پێی زانیاریەکانی پەیام سبەی سەرجەم لایەنە براوەکانی کەرکووک بەشداری کۆبوونەوەکە دەکەن و بە تەمەنترین ئەندامی ئەنجومەن کە ڕاکان جبوریە سەرپەرشتی کۆبوونەوەکە دەکات. کۆبوونەوەی سبەی تەنها بۆ شەرعێدانە بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. هەردوو سەرۆکی کوتلەی یەکێتی و پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دووپاتی دەکەنەوە کە تەنها کۆبوونەوەیە و هیچ بڕیارێکی تیادا نادرێت. کۆبوونەوەی سبەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر داوای سەرۆک وەزیرانی عێراق بەرز سوودانی کراوە و تەنها بۆ شەرعیەت و مباشەرەکردنی ئیشوکاری ئەنجومەنی پارێزگایە. هیچ قەرارێک و ئیجرائاتێکی تری تێدا ناکرێت. سەبارەت بۆی ڕێکەوتن کراوێت نەوەڵا هیچ ڕێکەوتنێک نەکراوە و خۆی تا ئەم دەقەی لێرەن هیچ ڕێکەوتنێک نیە. ئەگەر ڕێکەوتنە بۆ وایە پێشتر ئەو ئەنجومەنە دروستە بوو، خەڵک دەنگی داوا بوو ئەنجومەنە بۆی خزمەتی کات، بۆیە دەبێت ئەو دانیشتنە بکرێت و مەهامی خۆیان و کاری ڕۆژانەی ئەنجومەن ئەوەیە کە ئیشوکاری هاوڵاتیان ڕاپەڕێنن و خزمەتی دانیشتوانی شارەکەیان بکرێت. کۆبوونەوەی سبەی تەنیا زیاتر بۆ شەرعیەت پێدانە بە مەجلیسەکە نەشەرتە ئەو بڕیارانەی تێدا بدرێ، بەڵام لە دەقی داواکاریەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئاماژەی بەوە کردووە لە پاش کۆبوونەوەی یەکەم مهلە یان کات ئەدرێتە لایەنە سیاسەکان بەوەی کە یەک تێگەیشتن لە نێوانیانە دروست بێ و بە پێی یاسای هەڵبژاردنەکانی مەجالیسی محافەزاتی عێراق بە هەمان شێوە دەڵێ لە پاش یەکەم دانیشتن جلسەی یەکەم لە ماوەی مانگێکە دەکرێت پارێزگارێک بۆ شارەکە دەستنیشان بکرێت. عەرەبە سوننەکانی کەرکووک هەرچەندە ناکۆکن، بەڵام بڕیارە پێشوازی لە داواکەی سەرۆک وەزیرانی عێراق بکەن و لە کۆبوونەوەکەدا بەشدار بن. لەسەر داواکەی بەڕێز محەممەد شیع سوودانی کە سەرپەرشتیاری یەکەم و سەرۆکی یاوپەیمانی بەڕێوەبردننی پارێزگای کەرکووک دادەنرێت وەکو سەرپەرشتیاری سەرجەم لایەنە سیاسیەکان. پێویستە کۆبوونەوە ئەنجام بدرێت و هەموو ێزەکان و نوێنەرە سەرکەوتووەکانی ئەو ێزانە بەشداری تێدا بکەن، جا کورد بنیان عەرەب یان تورکمان، کە پێویستە ئەندامەکان تێیدا بەشدار بن لە بەڕێوەچوونی کۆبوونەوەکە و دواتریش دەستپێکردنەوەی دانوستانەکان و ڕێکەوتن لەسەر شێوەی حکوومەتی داهاتووی کەرکووک. هەرچەندە سبەی سەرجەم لایەنە براوەکانی هەڵبژاردن پێشوازی لە داواکەی سەرۆک وەزیرانی عێراق دەکەن و بەشداری یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا دەکەن، بەڵام تا ئێستا هیچ ڕێکەوتنێک لە ئارادا نییە بۆ دانانی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک و پێکێنانی حکوومەتی خۆجێیی پارێزگاکە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.